شتێکی دروست بکەن و ئەو خۆشەویستیان ئەو عشقی کە لە ژیانە پێک دێت لە مناڵەکان وا پەروەردە بکەن کە اعتیمادیان لەسەر پێخوانە بێ و بە اعتیماد نەفسێکی نوێەوە بتوانن ئایندەی خوان هەڵبژێنن بۆیە دەبێت دوورکەونە لەو عرفانەی کە بە زۆر دانیان ئیجبارکردنی یان بە زۆر سەپاندنی حەزی باوکان و دایکان بەسەر ئەولادەکانی خوان کەمە کێشەی زۆری لێکەوتەوە. پەیامێکم هەیە بۆ دایکان و بۆ باوکانیش ڕاستە پارە ڕەفاهیەت هێنێ بەڵام بە تەئکید خۆشبەختی ناهێنێ بە تایبەتی دایکان یەک ڕجام هەیە ئەوەنە بیر لە سەروەت و سامان مەکەنەوە کچەکانتان مەخەنە ئەوەی کە بچنە تەمەنەوە لەبەر سەروەت و سامان چکە هیچ خۆشیەک ناهێنێ بە هەموو سەروەت و سامانی دنیات هەبێ بەڵام هیچی بەوە ناهەیە کە تۆزێک دڵت خۆش بێ هیچی بەوە نابێت کە تۆزێ مرتاحبی لە ژیانە چی کرد تۆدا ئەنیشێ ئەو کوڕە نیەتی نەبووە ناتوانێت دانیشێت هەموو شتێک کات بۆ ئەو کچەی کە خۆشی ئەوێ ئەگەر هەیبێ بۆی ئەکا بەسکە نەیبێ دەسەڵات نییە. داوا لە دایک و باوکان دەکەم بە هەموو شێوەیەک یارمەتی کچەکانیان بدەن کوڕەکانیان بدەن بۆ ئەوەی بتوانن پرۆسەی هاوسەرگیری بکەن چونکە مادە هەموو شتێک نیە بەداخەوە هەندێک دایک و باو ینی بەداخەوە داوای مادەی زۆر لە کوڕەکە دەکەن وا دەکەن کوڕەکە تۆزەکەی بتوانی بابرین ئەو شتانە دابیکە بۆ ئەو کچە ینی پێش زەواج یان شتێک لە پێش زەواج داوای شتێکی زۆری لێ بکەیت کوڕەکە نەتوانی زەواجەکەی بکە بۆیە داواتان لێ دەکەم مادە هەم پێوە نییە مادە هەم شتێک نییە لەوانەیە کوڕێکی زۆر پیاوە زۆر مەردە زۆر چاکە بەڵام لە ڕووی مادەوە زەعیفە بەزەوا باشە یارمەتی بدەن تاکو پرۆسەی زەواجەکە بە سەرکەوتووی جێبەجێ بکرێ و